خۆش ئیتر چ لە ڕێکلامەکان بێت چ لە ڕۆڵانی کە بینی و تەکامیان زۆر خەڵک ڕای لەسەر بوویان بەلایەنەوە خۆش بووە دووبارێکیتەوە بەسەر هات بێیان ڕۆڵێکی خۆش بوو وڵی ئیدەخ ئەوەکان ئێستا نابین هۆی مەوادەکان بینم زۆر جار ئێستا مەوادەکان تووشی بڵێ کوردستان 24 ئەوە دێستاکە بیکەمە دەبتە ڕێکلام لە بۆ کابرای وەنیە بۆ ئێمەی بکە بەس زکرات خۆشە یادگاری بەس بێ پارە ئەوە یادگارێکی منداڵیم دەجێڕمەوە تا ئێستا کە نەمجێڕایتەوە یەکەم جارمە لە نوهەتەکان ئیدی هەمومان بە بیرمان دێ مەقسەد لە نوهەتەکان مەڵام بووی حاجی جادر ئەمە لە نوهەتەکان 12 سال 8 سال گوتی لە نوهەتەکان هاتینە لە شێخەڵای ئەو کاتی قەربارغ بوو ئەوانە دی ئافرەتی قەدیمیش هەمووی عەبای ڕشیان لەبەر يعني ئەو شێخەڵای دەدید ئەو کاتی فلای کام نەبەگە فلای کام هەبای هەم دانزان دەهاتی سەربانی مەقسەد دەدید ئەو خەڵکە ئەو ئافرەتانە هەمووی عەبای ڕەش و کامل وەشی ڕەشوێرەی وەنبوو ئەمنیش لەگە داکەم بووم ئیدە حەبایەکەی داکەم گرتووە لە دوی داکەم دەڕۆیشتم داکەم لەسەر خۆ دەڕۆیشت وەڵا ئیدی ڕاوەستا لەگەری ڕاوەستام شتی دەکڕی ئەوانە وەڵا مدار چام دەجێرا دەستم بەردا هاتم شاوم دەکردم شا ئاسمانم دەکرد وڵا لە کاشی حەبایەکەم گرتەوە ڕۆی ژنەکە ڕۆی زۆر سەریع ڕۆی دەرەقەتدا ئەیندە وەلە پشتەوەی پیکەی بەخۆم بە پیکەوی وەکردیە وەڵا جرت و فرد جرت و فرد وەڵا هەم کردێت وەڵاوە داکەم نییە تۆ دە ژنەکە داکەم خوای جام داکەم کو ببینمەوە وەڵا ئەو هەم کردێ ئەستم کرد ئەوە داکەمە دیتم ئەو مندارەکەی لەگەر داچی بووم لەگەر داچی خۆم بووم هەردوو با غەڵەت ماکە ئەو داچی منی گرتووە ئەوش داچیم گرتبوو گوتم کاکە ئەوە داچی منەوە داچی تووە مندارەکە گوتی وەڵاهی زانیم ئەوە تەب دەڕۆی تەب گوتم مەڵا داچی تو بەنزین نازم مەحەسەین تێدا بچوو هەڕانە دەوەستاوە وەڵا داچی مال گوتێمە گوتی تو ماندی بووم تەگە نەفەس داک گوتی کوڕملۆ ماندی لێرە پشتەوە پیکە بی تومە سەر پرچیوەم تێکچوو داوەڵام یان ڕفان ئەی کۆرە گوتم عارم مۆزەوە دەست خۆش زۆر زۆر سپاس